أم هاوڕێیانە ئاخۆ ئەوە زانیاری پێ ئەدەن من ئێستا لەم هاوڕێیانە فێر بووم کە ساڵ 4 وەرزە بەخچەی جوانی سروشتم بڕوانە داور و پشتم بەخچەی جوانی سروشتم بڕوانە داور و پشتم حاجەی قەڵبازەیاوم ڕووناچیە بۆ چاوم وەرزی سەیران و گەشتم پێشاف و ژێر و گەشتم هەر خۆم خاوەن نەورۆزم دەژنی کوردی پیرۆزم هەر خۆم خاوەن نەورۆزم دەژنی کوردی پیرۆزم من هاوینم هاوینم نیشتی خۆری زێڕینم من هاوینم هاوینم نیشتی خۆری زێڕینم خاوەن سێباری خۆشم هەر ئاوی سەردانۆشم خاوەن سێباری خۆشم هەر ئاوی سەردانۆشم میوەی زۆرم لەلایە خەرمانم لا بەربایە وەرزێکی دێازم جلک و بەرگی هەژارم کا من دەرکەوتم تاوێ کەس لێفە و باڕی ناوێ کا من دەرکەوتم تاوێ کەس لێفە و باڕی ناوێ بڵێم چی ئاوەت ئایسکرێمم زۆر خواردووە گەورم نووساوە نەخۆشم ئەوە تۆ بەڕاستە ئەی مەستەر تۆ نازانی ناگەسیانە ڕۆی بکەی لە ئایسکرێم و هەروەها خواردنی سارد بخۆی دواتر نەخۆشەکەوی بەڵێ مامۆریش تۆ ڕاست دەکەی من ئایسکرێمم زۆر خواردووە گەنجە بڵێ بڵێ ئادەی مناڵەکان با بزانم کێ شەو زوو خەوتووە ئافرین بۆ ئێوە ئەی کێ بەیانی زوو هەڵساوە ئافرین بۆ مناڵەکان ئادەی با بزانم کێنانی بەیانی خواردووە ئافرین دەی با بزانین لە هاوڕێکانمان پشتی بزانین ئەوە نانی بەیانیان خواردووە هێلکەی خواردووە بەڵێ مناڵەکان هێلکە زۆر باشە بۆ تەندروستی بۆ ئەوەی جەستەمان بەهێز بێ بەخەگیان شیر خواردووە شیر زۆر باشە مناڵەکان بەیانیان لەبێ ئێمە پەرداخێک شیر بخۆین بۆ ئەوەی مافوگەکانمان بەهێز بێ مامۆریت هەنگوینی خواردووە هەنگوینی خۆش و بەلەزەت ئەی تۆ شتێکیان چی خواردووە مناڵەکان کارێکی باشی کردووە؟ نەخێر نابێ بشکێکیان جبس و ببسی بخۆی نابێ ئەبێ هێلکە بخۆی شیر بخۆی و هەنگوینی دەبێ بڵێ دایە من هێلکە ئەخۆم نابێ جبس و ببسی بخۆی باشە مناڵەکان؟ بێ حەزت نابێ لە گۆرانێکی خۆش بگرین؟ دەبێ دەبێ چی پێ ئاڵن ژیرە ژیرە ئەوەی هەرگیز درۆ ناکات چی پێ ئاڵن ژیرە ژیرە ئەوەی
ژیرە ئەوەی بادەستی ڕاست بخواچی پێ ئاڵن ژیرە ژیرە ئەوەی زوو بنوێ و زوو هەستێ ئەوەی زۆر قورئان بخوێنێ ڕێزی هاوڕێکانی بگرێ ژیرە 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 ئەو